سەدەیەکە لە شەڕ و ناکۆکیدان شەوەیەک لە ناکاو دێین ئەردۆغان بەم گوزارشتا هێرشی بۆ سەر یۆنان دەست پێ کردەوە. تورکیا و یۆنان لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەوە ناکۆکن، بەڵام لە بەهاری ئەم ساڵەوە ناکۆکیەکانیان زیاتر بووە. هاوینی 2020 ناکۆکیەکانی هەردوو وڵات گەیشتەوە لووتکە و خەریک بوو شەڕ دەست پێ بکات، ئەوەش بەهۆی پێشێلکردنی ئاسمان و دەریای یەکدی لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست. دواتر و لە سەرەتای ساڵی 2021 لە ئەنجامی دەستپێشخەریەکانی ئەڵمانیا و ناتۆ هەردوولا نەرمیان نواند و ئاڵۆزەکانیان هێور کردەوە. لە مانگی ئاداری ئەم ساڵدا کیریاکۆس میتسۆتاکی سەرۆکوەزیرانی یۆنان سەردانی ئیستانبوڵی کردو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیادا کۆبووەوە. هەردوولا بڕیاریاندا پرۆسەی یاساییکردنەوەی پەیوەندیەکانیان بەردەوام بێت، بەڵام زۆری نەخایاند و ڕێسەکە بووەوە بەخوری. میتسۆتاکیس داوای لە کۆنگرێسی ئەمریکا کرد ئەو چلفڕۆکە جەنگیەی تورکیا دەیەوێت لە ئەمریکای بکڕێت پێی نەفرۆشن. ئەردۆغان بەو هەنگاوە تووڕەبوو گوتی چیتر لای من کەسێک بە ناوی میتسۆتاکیس بوونی نییە. گرژەکان لە دەریای ئیجە و ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا ڕەنگیاندایەوە. تورکیا یۆنانی تۆمەتبار کرد با پڕچەکردنی ئەو دوورگانەی دەبوو بە گوێرەی ڕێکەوتنی لۆزان و پاریس بێچەک بکرێن. تورکیا ئەو هەنگاوەی با هەڕەشەیەکی مەترسیدار ناوبرد. یۆنانیش تورکیای با پێشێلکردنی ئاسمانی وڵاتەکەی تۆمەتبار کرد و ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکانی سەدان جار بەسەر دوورگەکانی یۆناندا فڕێون. قەیرانە نوێیەکە لەسەر چییە؟ تورکیا یۆنان تۆمەتبار دەکات کە بە فڕۆکەی F-16 هەراسانی کردووە. لە ڕۆژانی 22، 23 و 24 مانگی ڕابردوو لە ڕێگەی بەکارهێنانی سیستەمی بەرگری ئاسمانی S-300 کە لە دوورگەی کریت جێگیر کراون. یۆنانیش ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە و دەڵێت فڕۆکەکانی تورکیا بەبێ ئاگادارکردنەوە ئاسمانی وڵاتەکەیانی پێشێل کردووە. وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکانیان لە چوارچێوەی ئەرکێکی هاوبەشی هێزەکانی ناتۆدا بەسەر ئاسمانی ئیجەدا سوڕاونەتەوە و ئەمریکا و ناتۆ ئاگادار بوون. وەزارەتی بەرگری یۆنانیش داوای ئەو بەڵگە فەرمیە دەکات کە سەلمێنەری ئاگاداربوونی ناتۆ و ئەمریکایە. ئەردۆغان و وەزیری بەرگریش بە جیاو با فڕۆکەی F-16 بەسەر ئیجەدا سوڕانەوە. ئەردۆغان گوتی یۆنان سنووری خۆی دەبەزێنێت، ئەگەر بەردەوام بێت لە ناکاو هەڵدەکوتینە سەریان. ناکۆکیەکی کۆن زیندوو دەکرێتەوە. ناکۆکیەکانی یۆنان و تورکیا دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیمپراتۆری عوسمانی کە ئەو کاتە یۆنان لە ژێردەسەڵاتی تورکەکاندا بوو. یۆنان لە ساڵی 1832 سربەخۆی بەدەستێنا، بەڵام هیچ کاتێک ململانی هەردوولا کۆتایی نەهات. ئەو دوو وڵاتە چوار جار لە ساڵەکانی 1897، 1912، 1914 و 1919 جەنگیان بەرپا کردووە. سەرنجام پەیوەندیەکانیان لە ساڵی 1952 بە نێوەندگیری وڵاتانی ئەوروپا بەرەو باشتر چوو، بە تایبەتی لەو ساڵەدا کە هەردوو وڵات وەک ئەندامی ناتۆ قبول کران. دواتر ململانی تورک و یۆنانەکان لەسەر دوورگەی قوبرس و دەرکردنی یۆنانەکان لە تورکیا لە شەستەکانی سەدەی ڕابردوودا پەرەیسەند. لە ساڵی 1974 با سۆرۆکایەتی بۆڵند ئەجەڤێت تورکیا بەشێک لە قۆبرسی کۆنتڕۆڵ کرد. دواتر بە چاودێری نەتەوە یەکگرتوەکان ڕێکەوتنێک واژۆکرا و دوورگەکانی ئیجا لە نێوان هەردوولادا دابەشکران.